بازار چۆڵ و مامەڵەکانیش تەواو خاون بەشی زۆری کاسبکارانیش بێکاردانیشتون و چاوەڕێی کڕیارێک دەکەن. گۆشتیش گران بوو تاکوتەرە کڕیارێک دەبینیت گۆشت بکڕێت بێ بازاڕی گفتوگۆی سەرەکی نێوان گۆشتفرۆشان و کاسبکارانی بازاڕەکەی. کابرا هاو کاتی خۆی و 10 کیلۆ یا 8 کیلۆ گۆشتم بەرە لە مانگێکە 4 کیلۆ قیمەم بەرە ئیسایەت لە مانگەکە 4 کیلۆ قیمە کاوی کردوی بە 4 کیلۆ گۆشتێکاوی لەگەڵ 2 کیلۆ قیمە، یعنی ئەویش یەکاوێک فەرقی کردووە لە بۆ مانگەکەی خۆی تیای نییە زەرری نەکردێ تیای نییە منەڵم های هەمووی زەر تووشی زەرەر بۆ بۆی ئەم گۆشتەوە، یعنی ئەم گۆشتە بە ڕزق مای قورسە وڵای خاتو وڵاخی ئیسابای 3 ملیۆن دینارە لە تۆرە لە وڵا هەفتەیەکە 2 دانە سەر 1 دانە سەرە بڕی کرێ دوکانی لێ کرێ شاگردی لێ کرێ قەسابخانەی لێ. ژلێر تۆفی قاوڵاتیەکە و 3 مانگا بۆ گۆشتکڕین نەهاتۆتە ئەم بازاڕە کارەکەی بۆ گرانی گۆشت و دواکەوتنی موچە دەگەڕێنێتەوە. وڵا جاران هاتین شتمانە کڕی من هەر معمیلی خۆمە بۆ مو 4 کیلۆ بۆ بنێرە 5م بۆ بنێرەیە 4 مریشکم بۆ بنێرە ئێستاکە زۆر دەرور نەبین هەر مەگەر زۆر زەرور بین هەر باسیشی ناکەین لەبەرەوەی مەعاش کووە کاسبی کووە دنیایان شێوان لە کاسبی ماوە لە مەعاش ماوە. بەپێی ئامارەکان ڕۆژانە سلێمانی پێویستی بە 120 تۆن گۆشتی سوور هەیە و لە ئێستاشدا کوشتارگەی هاوشەرخی سلێمانی بە هۆی کەمبوونەوەی خواز لەسەر گۆشتی سوور ڕۆژانە نزیکەی 6 تۆن گۆشت کە نیوەی بڕی پێویستە دەخاتە بازاڕەکانەوە. بەڕێوەبەری چاودێری بازرگانی هۆکاری بەرزبوونەوەی نرخەکەی دەگەڕێنێتەوە بۆ کەمبوونەوەی ئاژەڵ لە بازاردا و گرانبوونی نرخی فرۆشی ئاژەڵ بە زیندوی بە جۆرەیەک نرخی هەر کیلۆیەک لە 4 ساڵانی ڕابردوو بە پێی جۆری ئاژەڵەکە لە 2000 دینار تاوەکو 4500 دینار زیادی کردووە. نرخی زینەقەپان فاکتەری سەرەکیە بۆ بەرزبووی نرخی گۆشت. ساڵی 2021 کە بەڕێزش بینیت نرخی گۆشت بەرخ بە 4250 دینار بوو. ئێستا کە ساڵی 2023 کە لە مانگی هەشتای نرخی زینەقەپانی بەرخ بە 8400 دینار بە 1500 دینارە و ئێمە بڕیارێکیشمان هەیە بە هیچ شێوەیەک نایڵین ئاژەڵ ناو شاری سلێمان بڕا بۆ شارەکانی تر چکە خۆتان نەزانین ناو شاری سلێمانی ئێستا نرخی بەرز ئەگەر بیڵین لەوانەیە ئەوەی تر بەرزبوونەوە بەخۆ بینێ بۆیە دووبارەیەکەین و هەموو ئاسانکاریەکەین بۆ سەرجەم برا بازرگانەکان کە بیانێ ئاژەڵ بێنن لە وڵاتانی دەرەوە. بەپێی زانیاریەکان ئەو ئاژەڵانی لە ناوخۆی هەرێمدا هەن تەنها لە 45 خواستی گۆشتی سوور لە ناوخۆدا پڕ دەکاتەوە ئەو بڕەشی دەمێنێتەوە بازرگانان لە چەندین وڵاتی جیاوازەوە هاوردەی هەرێمی کوردستانی دەکەن. ئەمیر محەممەد، کورسات نیوز، سلێمانی.